بلێ سنوور مە بەحس کرد ئەڤ ڕەوشە سەرگەران کو ئەرتێشە عراقی ئاستەنگیان ji bo wan derdixe nikarin genimê xwe bidurûn ziyanek mezin dige mêvanî me Mihemed Emîn û nerê cotiyarên sergeran li stûdyo gelmeye xêratîkeke Mihemed bixêr bê زۆر سپاس کاک محەممەد کێشەکەی ئێوە چییە وەکو جوتیاران ئەگەر پێمان بڵیت بۆچی ینی هێزێکی عراقی ڕێگری لە ئێواکە کە بەروبوومی خۆتان بدورنەوە لە کاتێکدا ئێوە پێشترم زەویانتاندا چاندووە زۆر سپاس سڵاو لە بینەرانتان لە ڕاستیدا کێشەیەمە کێشەیەکی قوڵەوە دەگەڕێتەوە بە ئەسڵدا بۆ ساڵانی هەفتاکان و هەشتاکان کە ئەو کاتە ڕژێمی بەعەس بە کۆمەڵێک بڕیاری مەزیقیا لە سەوڕێ ئەو کاتی وا لیژنەی شئونی شمال لەسەر لە تەزیل عقاری لەسەر ناوی ئێمەی ڕەش کردوتەوە دواتر عەرەبی هاوردەی لە دەرەوەی پارێزگای کەرکووک هێناوە و لە شوێنی ئێمەی نیشتەجێ کردو ئەو زەویانەشی پێداوە بەڵام ئێستا زەویەکان بەدەستی کێوەیە ئێستا زەویەکان بەدەست ئێمەوە ئەو حالەتە درێژەی کێشە تاوەکو 2003 لە 2003 لەگەڵ ڕوخانی ڕژێمی بەعس و ڕژێمی سەدام ئێمە گەڕاینەوە سەر زەویەکانی خۆمان بەوەی کە دووبارە لە چوارچێوەی عێراقی کە دەستور تێدا پەیڕەو دەکرێت و عێراقیی نوێیە و عێراقی دوای سەدامە ئێمە بتوانین بە زەویەکانی خۆمان شاد بینەوە کارێکی شتوکال لە خۆمان بکەین بەڵام لە ڕاستێت لەبەرەوەی کێشەکان چارەسەر نەکرا بە بنەڕەتی و ئەو یاسانەیە کە کاتی خۆی بەعس دەری کرد و هەڵنەوە شاوە لە ڕێگەی پەرلەمان و لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانی عراقیەوە بۆیە کێشەکە درێژەی کێشە تاوەکو 2017 ئەو کاتێ کە بەڕاستی هێزی پێشمەرگە لەو سنوورانە نەما عەرەبەکان بە پاڵپشتی هێزی سوپای عراقی و بە فرسەتیان زانی بۆی کە هێرش بکەنەوە و لەو کاتەوە لە 2017ەوە تا ئێستا هەموو وەرزەکانی دروێنە هەموو وەرزەکانی چاندن شەڕمان پێدەفرۆشن ڕێگریمان لێ دەکەن چێ پاڵپشتیان دەکا هێزەکەی سوپای عراق لەلایەن کێوە ڕێنوێنی دەکرێت کە بێت و ڕێگری لە ئێوە بکەن لە ڕاستە ئەوان لەسەر داوای ئەو عەرەبە هاوردانەیە کە کاتی خۆی لە شوێنی ئێمە نیشتەجێکرابوون ئەوان وەکو گوتم بە عەقدی زەویەکانیان پێدرابوو بەڵام لە چوارچێوەی مادەی 130 عەقدەکانی وان هەموو هەڵوەشاوەتەوە بەڵام بۆی کە لەبەرەوەی تەماحیان لەو زەویانە هەیە بۆی کە ئێمە دەربکەنەوە جارێک کە دووبارە ئەو منتیقەی تاریب بکەنەوە لە ڕێگەی هەندێک کەسانی ناو هێزی سەربازی عراقی هەوڵ دەدەن دووبارە دەست بەسەر زەویەکانماندا بگرنەوە دووبارە ئێمە دەربکەنەوە دووبارە لە شوێنی گوندەکانی ئێمە ئەو خەڵکانی کە کاتی خۆی ڕژێمی بەعستی دانیشتەجێکردبوون ئەواندا محەممەد نها چەندین ساڵە ئەف پرسکرێک دەوام کرد سەرگەران بەڵێ یعنی چارە سەرهیە داوی چییە بۆ بێ پرسی کاک زەمان جارە هە لە سەرگەڕان نیە بە ئێمە شتەکەی بچووک نەکەینەوە سەرگەڕان بەشێکە لە کەرکووک دەنا ئەو کێشەیە هەموو پارێزگای کەرکووک و بگرە بەشێکی زۆری ناوسەدابراوەکان هەمووی دەگرێتەوە بەڵام تەرکیز لەسەر کەرکووکە زیاتر لە بەرەوەی زیاتر عەرەبی هاوڵێکتان دەنا ڕاستی وەکو گوتمانە هەر پامنێرەکەشتان گوتی لە تۆبزاوەش ئێستا کێشەیە و لە لەیلان هەیە لە داخوق هەیە لە دووبز هەیە بەڵام ئەوەی سەرگەڕان وەکو گوتم هەر لە بەرەوەی ڕاستی زوو تەماحیان لەسەرا بۆیە زوو کێشەکە لەوێن دەرەکە سەردا کێشەکە قوڵە وەکو گوتم ئەسڵەن ئەو زەویانە ئەو گوندانە هەموو زەوی کوردانن و گوندی کوردانە بەڵام حکوومەتەکانی عراق لەسەر ینی لە چوارچێوەی پرۆسی تعریبدا ئەو خەڵکانی هەموو دەرکردووە بۆ زەویەکانی لە تاپۆ لە سەناوەکانی ڕەش کردوێتەوە عەرەبی لە دەرەوەی پارێزگای کەرکووک هێناوە لە شوێنی وانی نیشتەجێک لە شوێنی ئێمەی نیشتەجێ کردووە ئێستا دەیانەوێت دوای ئەو هەموو قوربانیدانەی گەلی کورد دوای ئەو هەموو زەحمەتی ملەتی کورد دایانەوێت دووبارە تعریب دەست پێ بکەنەوە خەڵکی کورد لەو منتیقەی ئاوارە و دەربەدەر بکەن زەویەکانیان چۆڵ بکەن بۆی کە ئەوان بەخۆیان ئەو عەرەبانە بێنەوە لە شوێنی خۆیان لە شوێنی ئێمە نیشتەجێ بکەن کاک محەممەد ئێستا ئەگەر جوتیاران گەنمەکانیان نەدورنەوە ینی ڕوبەڕووی زیانێکی زۆر دەبنەوە ئێستا ئێوە داوای چی دەکەن چۆن هەرێمی کوردستان دەتوانێت هاوکاریتان بکات لەم پرسەدا یەک زانیاری هەیە ڕاستی کۆمەڵ لە ڕاستە دروێنەیان قەدەغە نەکردووە بەڵام گوتویانە هەتا بەس دروێنە دەتوان بکەن بەڵێ چەند ڕۆژێک بەر لە ئێستا تەنانەت گەنمینەوە دەڕاستەکەشیان ڕشتبوو ئەویش قەدەغە بوو هەفتەی ڕابردوو ڕێگەیان داوە کە ئێمە دروێنە بکەین بەڵام ئێستا هاتوونە دەڵێن ئەوە دروێنە قەیدە ناکە دەیکەن بەڵام ناتوان هیچ کارێکی کشتتوکاڵی لەکەن تەمان بە خۆتان دەزانن مەسەن خەڵک لە گوندی کە دابنیشی دەبی کاری کشتتوکاڵی بکە ئێستا مەسەن ئەو منتیقەیەکی دەوڵەمەندە گەنمە شامی دەچێنن و ئەوانەیە کە مەڕووماڵاتیان هەیە هەندێک شتی وەکو وێنجە و ئەوانە دەچێن بۆی مەڕووماڵاتەکانیان بەخێوکەن
ئەوان هەموو ئەو کارە کشتتوکاڵیانە قەدەغە کردووە تەنها مەسلەی درێنە ئەویش بە واستە و بە بەڕاستی محاولاتی ئەو بەرپرسا کوردانەمان لەوێندرەکە لە ڕێگەی وەزیری دیفاعەوە ڕێگەیان پێداینەکە درێنەکە بکەین بەڵام هەموو کارەکانی تریان ڕاگرتووە. باشە داخوازاوە داخوازی ئێمە ئەوەیە دوو زۆر داخوازیمان هەیە. داخوازی سەرکی ماوەیە بەڕاستی ئەو کێشەیە بە چارەسەرێکی بنەڕەتی بکرێ قراراتی مەجلس سەورا لیژنەی شوونی شیمال هەڵبۆشێتەوە و خەڵک چیتر تووشی ناڕەحەتی نەبێ. ئەوە وەکو ینی وەکو گوتم وەکو چارەسەرێکی بنەڕەتی بۆی کە ئەو کێشەیە سەر هەڵ نەداتەوە. داواکاریەکی ئانیمان هەیە ینی کە بە پەلا ئەویش ئەوەیە کە بەڕاستی ڕێگە بدەن کە خەڵک کاری کشتتوکاڵی بکە. من پێم سەیرە مەسەن خەڵکێک ئەگەر هات و لە گوندێک دابنیشێ نەتوانێت کاری کشتتوکاڵی بکە ئەوە هەر زۆرێکە لە تعریب، زۆرێکە لە دەرپەڕاندن، زۆرێکە لە تەرحیل، بەڵام بە مسمەیاتی کە بە ناو ڕەنگێکی ئەنی جوانتر ئەوەی دەکەن ئەویشەوەی وڵا ڕێگری دەکەن دەنا ئەدی خەڵک لە گوندی ئەگەر هات و واریداتی نەبێ ڕسقی نەبی نەتوانی کاری کشتتوکاڵی بکە چی دەکات لە بوون ئەو هەر دەرکردنێکە بە زۆرێکی کە بەڵام لە سواتسێوەیەکی یاسایی و ئیداری دانوێ ینی ڕووپۆشێکی جوانی بۆ بکەن و دەنا هەدەفەکە ئەوەیە بەڕاستی خەڵکەکە دەربەر جا قسەکەی منیش لەسەر ئەوەیە کە دەمەوێت پرسیار بکەم بەهۆی ئەم گرفتەوە کە زۆر دەمێکە هەیە جوتیارانی ئەو ناوچەیە گوندنشینان ئەگەر ژمارەیەکت لا بێ پێمان بڵێ چەندیان گوندەکانی خۆیان چۆڵ کردووە ڕویان لە شارەکان کردووە بەوەی کە ناتوانن لە زەویەکانیاندا کار بکەن ڕوبەڕووی هەڕەشا ڕوبەڕووی ئەوەی کە لەلایەن عەرەبی هاوردەوە دەچنە سەریان تووشی شەڕ دەبن بەهۆی ئەمەوە چەند گوندنشین ناوچەکەیان چۆڵ کردووە. پرسیارەکە زۆر جوانە لە ناخی دڵمە سپاس دەکەم لەو پرسیارەی من دەمەوێت دوو حالەتت مەسەن لەوەی بکەم یەکیان ئەوەی کە پێشی 2017 و ئەوەی لە دوای 2017ەوە ڕوودەدا. لە ڕاستیدا ئەوەی لە پێشی 2017 لە 2023 تاوەکو 2017 ئەو منتیقە لەبەرەوەی تووشی چەرمەسەرێکی زۆر بۆ وە حکوومەتی عراقی خزمەتگوزاری نەدەگەیاندا ئەو منتیقانە بە مەبەستی ئەوەی کە گوندەکان تەواو ئاوەدان نەبێتەوە بۆیە ئەو منتیقا گوندەکانیان تەواو ئاوەدان نەبوو. ئەو حالەتەش درێژەی کێشە تاوەکو 2017 لە ئەو کاتێک کە هێزی پێشمەرگەی لێنما خەڵک لەو منتیقەی تووشی دوو زۆر مەترسی بووە لەلایەک ئەو عەرەبە هاوردانە هەوڵ دەدەن تعریبی بکەن لەلایەکی تریش لەبەرەوەی سنوورەکانی گوندی ئێمە نزیکن لە چیای قەرەسووخ مەترسی داعشمان لە منتیقەی هەیە جا بە عەرەبی تعریب و بە دەستگاکانی پارێزگای کەرکووک و بە هەڕەشەی داعش بە هەموو زۆرێک ویان کردووە کە ئەو گوندانە ئاوەدان نەکرێتەوە و بەشێکی زۆری چۆل بووە ینی لە باشترین حالەتی کەم گوندمان هەیە لە 10 ماڵ و 15 ماڵی زیاتر بی بەشێکی زۆری گوندەکان چۆل کراون خەڵکەکە بە ناچاری دەستبەرداری زەویەکانی خۆی بووە دەستبەرداری گوندەکەی خۆی بووە لەبەرەوەی بەڕاستی مەترسی داعش خەتەرە و خەڵک ئەگەر هاتو بەو زەحمەتی هەموو کەس ناتوانێت لەوێ دەرەکە تەحمل بکە ئەوە ئیرادەی یەکگرتووی جوتیارانی ئەو منتیقەیە کە ئینتیمایان بۆ خاک و نیشتیمانی خۆیان هەیە هەتا ئێستا پەیوەستن بە حالەتەکە و بە خاکەکەیەوە بۆیە لەسەر زەویەکانی خۆیان ماون دیفاع دەکەن دەستبەرداری زەویەکان نابندە نابەڕاستی لە ژینگەیەکی زۆر ناخۆش و ناڕەحەتدا ژیان دەگوزارێنن و هیوادارین بە زووترین کات بەرپرسان و لایەنە پەیوەنددارەکان ئەو کێشانە هەمویان چارەسەر بکەن بۆی کە خەڵک بە ئاسوودەی لەسەر زەویەکانی خۆیان کاری ئەمژی سپاسیاتەکەن کەکی محەممەد ئەمین نوێنەری جۆتیارین سەرگەران و هێویدارنجی بۆ پرسکرێک وەرە چارەسەر زۆر سپاس کە لەگەڵمان بوویت.